بەڵێ سەبارەت بە داژیکاری دەوڵەتی تورکیا ئێمە دەمێکە لەسەر خاڵێک زۆر جەخت دەکەینەوەی شەوەیە کە دەبێ ئەو مەترسیە بە جددی وەربگیرێت بەتاخەوە لە ئاستی سیاسی لە ئاستی زولانە سیاسەکە تا ئێستاش ئەو مەترسیە وەک پێویست نەبیندراوە تۆ ئەگەر مەترسیەکە و خۆی نەبینی هەڵوێستەکەش لە ئاستی لاوازی مەترسیەکە دەبێت ئێمە پێمان وایە ئەوەی دەوڵەتی تورکیا لە چەند ساڵی دوایی کردوێتی سیاسەتێکی داگیرکاریە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و پێشێرکردنی سەروەری خاچی عێراقا بەداخەوە نە لە ئاستی هەرێمی کوردستان نە لە عێراق ئەو کاردانەوە لە ئاست ئەو مەترسیە گەورەیە نابینین دەنگەکان دەنگە ناڕازیەکان لە چوارچێوەی دەنجی چەند لایەنێکی سیاسی یان چەند هێزێکی دەستبژێرە شەقامە کەمە بەڕاستی وەک پێویست نەتواندراوە کاردانەوە بەڵام بەر ئەو سیاستەی دەوڵەتی تورکیا هەبێت تا ئێستا هەوڵ هەیە بەڵام ئەو هەوڵانە نەبووە ئەو چەکە کاریگەرە بتوانێت سنوورێک بۆ سیاسەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا ئومێد دەکەین دوای ئەوەی کە ئێستا بینیمان یعنی دەوڵەتی تورکیا پێشتر لە ناوچە سنووریەکان ئۆپراسیۆنی دەکرد بردمانی دەکرد ئێستا هاتوتە قوڵای هەرێمی کوردستان ئێستا هەوڵی تیرۆریستی لە نێو شارە گەورەکان دەدا ئێستا لە قوڵای هەرێمی کوردستان ئۆپراسیۆن دەکات فڕۆکەی بێ فڕۆکەی دەگاتە قوڵایی هەرێمی کوردستان ومێ دەکەین دوای ئەوەی ئەم سیاسەتە بۆ هەموو لایەک ڕوون و ئاشکرا بوو هەموو لایەک بتوانین لە ئاست هەڵوێستێکی نیشتیمانی لە چوارچێوەی استراتیزیەکی نیشتیمانی و نەتەوەی ڕوبەڕووی ئەو داگیرکاریە ببینەوە من بڕوا دەکەم سیاسەتی داگیرکاری بۆ هەمومان داگیرکاریە هیچ کەس سوود و کەڵک لەو سیاسەتە نابینێ بۆیە دەبێت هەڵوێست و ڕوبەڕووبوونەوەش ببێتە هەڵوێستێکی کۆدەنجی نیشتیمانی نەتەوەی بە دەرەوەی کە هیچ کەسمان ئەوی تر تۆمەتبار بکەین بگرە مەترسیەکە دەبێت وەک خۆی ببینین نایمە هەمیشە وامان گوتووە گوتمان قەزی ئێمە بەڕاستی قەزیەی ڕوبەڕووبوونەوەی داگیرکارانی کوردستانە ئەو عەقلیەتەیە کە لە 100 ساڵی ڕابردوو حکمی داگیرکەران بەرامبەر هەرێمی کوردستان کراوە بۆیە پەکەکەش نەبووە دەوڵەتی تورکیا هەر بیانووی کردو هەر شەڕی کردو هەر شۆڕشی کوردی لە پارچەکانی تری کوردستان سەرکوت کردووە بۆ ئێمە پێمان وایە دەوڵەتی تورکیا پەکەی کردوتە بیانوو